بسم الله الرحمن الرحيم إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد وليا مرشدا. أما بعد، اللهم صل وسلم على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين وعلى من تبعهم بإحسان ويقين إلى يوم الدين. بارزان حەز دەکەین لە خزمەتتاندا بەشێک لە فتواکانی زانای پایبەرز شێخ ئیبن عوثەیمینتان بۆ باز بکەین کە فتواکانی کراوەتە چەند کتێبێک و چەند مجەلەدێک لە بابەتی بانگەوازکردن بۆ دینی خوای گەورە و داواکردن بۆ دینی خوای گەورە، ئەو پرسیارانەی کە ئاڕاستەی شێخ ئیبن عوثەیمین کراوە پشت بە خوای گەورە لە چەند ئەڵقەیەکی جیاوازدا هەر جارە و پرسیارێک کە لە شێخ کراوە، شێخ ئیبن عوثەیمین کراوە، بۆتان باز دەکەین و پرسیارەکە چۆن ئاڕاستی کراوە، وەڵامی شێخ ئیبن عوثەیمین چۆن بووە. پرسیاری 114مین کە لە لاپەڕی 301 ئەو مجەڵەدەیان هاتووە کە باسی داواکردن بۆ لای خوای گەورە دەکات، گرنگی داواکردن بۆ لای خوای گەورە دەکات. پرسیارەکە ئەوەیە کە دەفەرمێت پرسیار کرا لە شێخ ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێت، پێیان فەرمووە جەنابتان ئاگادارن بەوەی کە چەندەها فرقە و جەماعەتمان هەیە، لەوانە جەماعەتی تەبلیغ و ئیخوان و سەلەفی و هەر فرقەیەکیش لەو فرقانە هەجوم دەکاتە سەر ئەوەی کێیان بۆیە داواکارین لە بەڕێستان کە بە کەلیمەیەکیش بێ ئاڕاستەمان بکەی بۆ ئەوەی سوودی لێ وەربگرین و بزانین ڕێی جەنابتان چیە لەبارەی ئەم جەماعەت و ئەو فرقانەوە، وخوای گەورە پاداشی خێرتان بداتەوە. و شێخیش بەم شێوازە وەڵامی دەداتەوە و دەفەرمێت ئەم قسەی کە ئەم پرسیارێکەوە ئاڕاستی ئێمەت کردووە لە زۆر مەجلیسدا باسم کردووە و لەوانەیە هەندێک شتان گوێتان لێ بوو بێت، و ئەم فرقە بوون و دابەشبوونە خلافی ئەمری خوای گەورەیە، چونکە خوای گەورە بەسمانە کە خوای ئەو قسەی خوای گەورەمان بەسە کە دەفەرمێت واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا، دەست بگرن بە حەبلی خوای گەورەوە هەمووتان و تەفرەقە مەبن. بۆیە خوای گەورە فەرمانی کردو بە ئیجتیماع و نهی کردووە لە تەفرەقە بوون، وەک خوای گەورە فەرموویەتی واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا. دەست بگرن بە دینی خوای گەورەوە، هەمووتان دەستی پێوە بگرن بە حەبلی خوای گەورەوە، تەفرەقە مەبن و یادی نعمەتی خوای گەورە بکەن بەسەر ئێوە کە ئێوە دژمنی یەکتر بوون، خوای گەورە دڵەکانتانی یەخست و بە نیعمەتی خوای گەورە و بە فەزلی خوای گەورە بوونە برای یەکتر. ئێمە پرسیار لە ئەو فرقانە دەکەین، ئایا لەو مەنهەجی کە ئێوە لەسەری دەڕۆن و دەتانەوێت چیتان دەستکەوێت، بە تەمای چین؟ بەڕای ئێوە تەوەقوعی چی دەکەن کەوان وەڵامتان دەنەوە؟ طبعا وەڵامەکەشان ئەوەیە دەفەرمون، ئەو جەماعەتانە دەڵێن ئێمە بەو ڕێگایە و بە مەنهەجەی کە لەسەری دەڕۆین، بەو فرقەیەی کە لەسەری دەڕۆین، دەمانەوێت ڕزای خوای گەورە بەدەست بێنین و لەسەر دینی خوای گەورە سابت بین. ئایا شێخ دەفەرمێ ئایا ڕەزامەندی خوای گەورە و ئیقامەی دین بەوەیە کە ببنە فرقە و شیع ببن، و هەر ئەوەی هەر یەکێکیش لە ئێوە ئەوەی تر جەماعەتەکەی تر بە وشەی ناشیرن بە قسەی ناشیرن بە یەکتر بڵێن و قسانێک بە یەکتر دەڵێن کە تەنها دوژمن بە یەکتری دەڵێت، و وەڵامەکەش ئەوەیە کە دەڵێن نەخێر بە هیچ شێوەیەک ئەمە لە دینی خوای گەورە نییە و ئەمەش ئەم مەنهەجە نییە، مەنهەجی ئەو کەسانە نییە ڕزای خوایان لەسەر بێ کە خوای گەورە لیان ڕازی بۆ لە پێشینان. و پێشکەوتوانی ئێمە مەبەستمان پێ لە سەحابە کە مەنهەجی سەحیحیان هەبووە، لە زۆر مەوزوعی زۆر لەمەش گەورەتر اختلافیان هەبووە، بەڵام لە هەمان کاتدا دڵیان ساف بووە لەگەڵ یەکتر، بە هیچ شێوازێک اختلافیان نەبووە و جیا نەبوونەوە، فرقە نەبوون. و وەک شێخ دەفەرمێت ئاشکرایە و بە هیچ شێوازێک شاراوەنی لێمان کە ئەوەی کە ڕوودا لەنێوان سەحابەدا ڕزای خوایان لەسەر بێت لە زۆر ئەمر و کاروباری ژیانی ڕۆژانەدا
کە گرنگتریش بوو لەوانەی کە ڕوویداوە ئەو تەفەڕقە و ئەو جیاکاری کە لە ئێستادا هەیە زۆر لەوەش گەورەتر هەبووە بەڵام هیچ کاتێک لە یەکتر گیان نەبوون و تەفرەقەیان لە نێودا ڕووی نەداوە. بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دوای غەزوەی ئەحزاب کە پێی فەرموون بچنە دەرەوە بۆ بەنی قەریضە کە ئەو بەنی قەریضە ئەوانە بوون کە ئەو عەهدەی کە کردبوویان ئەو بەڵێنامەی کە پەیماننامەی کە کردبوویان هەڵیان وەشاند بوو پەیمانەکەیان شکاندبوو. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لا يصلين أحد العصر إلا في بني قەریضە، هیچ یەکێک لە ئێوە نوێژ نەکات تەنها لە بەنی قەریضە نەبێت. ئەم حەدیثە لە صحیحی بوخاریدا هاتووە. کاتێکیش ئەوان ڕۆیشتە دەر کاتی نوێژ بوو، کاتی نوێژ هات، نوێژی عەسر هات و ئەوان هێشتا نەگەیشت بوون بۆ بەنی قەریضە. بۆیە ئیختیلاف لەنێوان سەحابەکاندا ڕوویدا. تێیدا بوو فەرمووی ئێمە نوێژ دەکەین لە وەختی خۆماندا، چونکە خوای گەورە فەرموویەتی ئین الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. ئەوە جەماعەتێک و جەماعەتێکی تر هەبوو وتیان نەخێر ئەم قەزەیەکی تایبەتە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆی تایبەت کردوین و کە نوێژەکە تەئخیرکەین، نوێژ ناکەین هەتا نەگەینە بەنی قەریضە. و جەماعەتێکی تر هەبوون دەیان فەرموو پێغەمبەر صلی الله علیه و سلم مەبەستی ئەوە بوو کە وتێتی لا يصلين أحد العصر إلا في بني قەریضە، ئەو مەبەستی پێلەوە بووە پەلەکردن بێت، مبادرە بوو بێت. بۆ نمونە وەکو چۆن تۆ بە ساحیبەکەت و بە ڕەفیقەکەت دەڵێی بانگی مەغریب نەڵێ ئیلا دەبێت تۆ لە لامبی، یعنی دەبێت پێش بانگی مەغریب مەبەستی ئەوە دەبێت کە بانگی مەغریبی فەرموو تۆ لە لامبی. مەبەستی پێغەمبەر صلی الله علیه و سلم بووە کە بانگی عەسری گوت ئێوە دەبێت گەیشت بنەوێ، کەواتە بەڕای تۆ کامیان پێکاوێتی، کامیان لەسەر حەق بووە. طبعا ئەوانەی کە نوێژەکان کردووە ئەوان لەسەر حەق بوون پێکاویانە، بۆ لەبەر ئەوەی دلیلێکی محکەمیان لەبەردەستدا بووە و دلیلێکی ناسراویان لەبەردەستدا بووە. دلیلەکەش کە دلیلێکی محکەمت هەبێت و ثابت بێت طبعا پێش دەخرێت بەسەر دلیلێک کە مشتەبیه بێت و مەجالی گومان و قسەی لەسەر بێت، کەواتە ئەوان دەستیان کردووە بە دلیلێکی واضح و محکەمەوە. و لەگەڵ ئەوەشدا بە هیچ شێوازەی دڵیان لێکتر جیاواز نەبوو، دڵیان ڕقوکینەی بەرامبەر یەکتر دەیان نەبوو و هیچ کامێکشیان ئەوی تریانی بە گومڕان نەزانی. بەڵام لە ئێستادا وای لێ هاتووە لە نێوان بەتایبەت گەنجەکاندا، لە نێوان سەلەفی و ئیسلاحی و تەبلیغی و ئیخوانی و لە نێوان ئەو هەموو ئەلقاب و نەوعیەت و فیرقانەدا تەفرەقە لە ناو دڵەکانیشدا ڕوویداوە و ئەمەش غەڵەتە و ئەمەش ئامانجی دوژمنانی دینی ئیسلامە، کەوەیە کە لە ناو خودی خۆماندا تەعن و قسە بێگورتن و تەفرەقە و لە نێوماندا هەبێت و کە ئەمەش هەر بە هەمان شێواز بۆتە هۆی یعنی بۆتە هۆی ئەوەی کە موسڵمانان لاواز بن دوژمنان بەسەریاندا زاڵ ببن. بۆیە تەفرەقەکردن بە پێی شەرع حرامە و نەتیجەکەشی خراپە و پێویستیشە کە گەورەیانی بەرپرسەکانی ئەو فیرقانە و لە هەر هەموو فیرقەکان بەرپرسەکان و سەرکردەکانیان و ئەوانەی کە پێشەوایانن کۆ ببنەوە و دیڕاسەی ئەو بابەتانە بکەن کە لە خلاف هەیەە لە نێوانیاندا کۆ ببنەوە لەسەر ئەو بابەتانە قسەیت لەسەر بکەن و پێویستە هەوڵ بدەن کە تەصحیحی ئەو غەڵەتانە بکەن. هەر فیرقەیە کەم و کوڕێکی هەیە دانیشن بگەڕێنەوە بۆ قورئان و بۆ سونەت، دەست بگرن بەوەی کە قورئان و سونەتی لەسەرە و دوورکەونەوە لە تەفرەقەکردن. بەڵام لەوانەیە هەندێکیان هەبێت بەداخەوە ئێستا بۆ شوازە دەبێت بە کۆدانانیشن بەڵکو لە پشت دیوارەکانەوە ئەو قسە بە ئەو دەڵێت ئەو قسە بە ئەو دەڵێت، ئەوەشیان یاخود جنیوی پێ دەڵێت بوهتانی بۆ دەکات یاخود بە هەمان شواز یەکتر بە گومڕادانن. بەڕاستی ئەمە وەکو شێخ ئیبن عوثەیمین دەفەرمێت والله فهذا والله عین الضلال، يعني ئەوە بەڕاستی گومڕاوی سەر لە شێواویە و ئەمە لە ڕێبازی مسلماناندا نییە. خوای گەورە دەفەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا، وخوای گەورەش بە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم دەفەرمێت إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا لست منهم في شيء إنما أمرهم إلى الله ثم ينبئهم بما كانوا يفعلون. بۆیە ئامۆژگاریم بۆ براکانم ئەوەیە کە کۆوە بن لەسەر یەک کەلیمەی ڕاست و لەسەر دینی خوای گەورە و هیچ کامێکشیان هیچ کامیان بە گومڕان نەزانێت و خۆشویستی و دوورکەوتنەوەیان لە خۆشویستن یەکتر، یعنی ڕق لە خۆشویستن و ڕق لێبوونەوەیان نەبەستنەوە بە شەخصەکانەوە بڵێ فلان شخص ئەوەیە من خۆشم دەوێت، فلان شخص ئەوەیە من ڕقم لێتی، نە، بەڵکو حەق یەکە ناگۆڕێت و ئینشاءالله حەقیش مەبەست پێی لە هەموو لایەنەکانە
بۆیە بەڵام پێویستە کە هەمومان کۆ ببینەوە لەسەر ئەو مەسەلانی کە خلاف و جێگەی گومان یعنی لێک تێنەگەشتنە پێویستە بەرپرسەکان و پێشەواکان لەسەر کۆ ببنەوە و بگەڕنەوە بۆ قورئان و بۆ سنت و ئەو تەفرەقە و ئەو ڕق و کینەیە نەمێنێت هەر چەندێک مەسەلی خلافە بێت هەر چەندێک جیاوازی هەبێت نابێت دڵەکانی دڵی مسلمان بەرامبەر برای مسلمان خلافی تێدا بێت. ئەمە ئەوە بوو کە وەڵامی زانای پایبەرز عوسەیمین بوو لەبارەی تەفرەقە و لەبارەی ئەو جەماعەتانە داواکانی کە خوای گەورە هیدایەتماندا بۆ کەلیمەی ڕەحەق و ثابتمان کە لەسەر ڕێگەی حەق و تەفرەقە و دوژمنایەتی لە نێوان مسلمانان هەڵبگرێت و هەموو مسلمانان و هەموو تاکەکانی کۆمەڵگە دڵیان لەگەڵ یەک ساف بێ لەگەڵ یەک پاک بێ دەست بگرین بە قورئان و بە سنت و بە ڕێبازی خوای گەورەوە و بەپێی قورئان و سنت تعامل لەگەڵ یەکتر بکەین و کارەکانی ڕۆژانەمان جێبەجێ بکەین وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.